ئەزانن پاس لە شوێیە، ئەزانن چەنە لایەنەوە دوورە، ئەزانن کەی پێیانەگات، ئەزانن چەند نەفەر لەم پاسەیە هەیە. من ڕێبن عەلی دانیشتووی شاری ڕانیم، دەرچووی بەش تەکنۆلۆژیای زانیاریم و لە ئێستادا لە شاری ڕانە دەژیم. پیشەی من گرافیک دیزاینەرە، گرافیک یاخود مۆشن گرافیک دیزاینەر. جگە لە پیشەی گرافیک دیزاینەری کە پیشەیەکە من بۆ بژێ ژیانم بەکاری دێنم، حەز و خولەیەکی زۆر باششم بۆ بابەتی پرۆگرامینگ دیڤلۆپەر لە بابەتی مۆبایل ئەپلیکیشن یاخود وێبسایتە هەبووە و سوپاس بەخوا توانیمە بۆ کاری ئەوەی کە من لە بەشی تەکنۆلۆژیای زانیاری خوێندومە پەرە بە تواناکانم بەم و ئەم حەز و خولیایی خۆم گەشە پێ بدەم. ڕێبن ئایتی ئەمە شەکەین بە گواستنەوەی گشتی یەکێک بوو لە هۆکارەکانی سەرەکی هاتوچۆکردن لە شارەکەدا. تەبعەن لە شارەکانی تریش بەکارم هێناوە لە هەموو شارەکانی کوردستانە. هەستم بە بۆشایەکی زۆر کرد کە لەم گواستنەوەی گشتیە لەم هێڵەیە هەیە. چەندین کێشە هەیە کە دووچاری ئێمە ئەبێتەوە. ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە من ئەم بیرۆکەیم بۆ بێ و حەز بکەم وڵاتی من و هێڵی گواستنەوەی گشتی لە وڵاتی مندا بە ئاستێکی زۆر جیهانی پێش بکەوێت. بیرۆکەکەم واتەوە بڵێم ئەپلیکیشنەکەم بریتیە لە دروستکردنی مۆبایل ئەپلیکیشنێک بۆ هێڵی پاسەکانی شاری سلێمانی بە تایبەتی و لە داهاتوودا ئینشاءڵڵا بۆ هەموو کوردستان بەگشتی. سوود گەیاندن بە سەرنشینی پاسەکان لە چەندین لایەنەوەکانی وەکو ئەزانن پاس لە شوێیە، ئەزانن چەنە لایەنەوە دوورە، ئەزانن کەی پێیانەگات، ئەزانن چەند نەفەر لەم پاسەیە هەیە و تەنانەت ئەزانن کە سایق پاسەکان چێن و وەزەنێدان دەستەکەوێت لەبارەیەوە. کاتێک بۆ نمونە خاوەن پاسەکە دەستەکات بە کارکردن ئێمە توانین لە ڕێگەی گۆگڵ ماپەوە کاتێک ئەپلیکیشنەکەمانە هەیە ئێمە ببینین ئەم خاوەن پاسەمان ناوی کاکسامانە، کاکسامان چەند سەرنشینی پێیە و لە شوێیە و چەندیش دوورە لە ئێمەوە. ئەمە هەمووی کۆنتڕۆڵ کراوە ڕێڵ تایم، ینی داینامیکی با بڵێن لە کاتی ڕاستە خۆدا ئێمە ئەتوانین بیبینین لە کاتی جوڵەیە، لە کاتی نزیکبوونەوەیە و بە شوێیە ئەڕوات و داتایەکی تەواوە لەبەردەستە ئەبێت. ئەم پرۆژەی من، ئەم بیرۆکەی من لە مانگی پێشوودا یەکێک بوو لە 50 پرۆژە هەڵبژێر دراوەکان بۆ بەژاریکردن لە ئیڤنتی داهێنەرانی ئایندا لە شاری سلێمانی بەڕێوەچوو. سوپاس بەخوا پرۆژەکەی من یەکێک بوو لەو پرۆژانی کە دیاری کرا بۆ ئەوی کە پشتیوانی بکرێ، فەند بکرێ بۆ ئەوی کە بکەوێتە سەر سکەی خۆی و خزمەتەکەم بگاتە شوێنی خۆی. ئیشاڵڵا لای منەوە چی پێویستکە و لای دەسەڵاتدارانشەوە گە بتوان هاوکاریم بکەن ئەمەوێت ئەم پرۆژەی بخەمە خزمەتی ئەم گەل و ئەم نیشتیمانەوە.